دایک و باوک لە خزمەتکردنی مناڵەکانە کە بڕۆن سەرەتا خوێندن دەست پێەکە ئەبێت خزمەتێکی باش بکە پەروەردەیەکی باش هەموو پێداویستەکانی خوێندنی بۆ دابین کە کۆمەڵێ شت هەیە کە ڕەچاوی بکە بەرامبەر بۆ نمونە بەرامبەر پەروەردە بەرامبەر قوتابخانەکەی بەرامبەر ئەو تەلەبەی کە هاوڕێیەتی ئەبێ بە شێوەیەک پەروەردەکردنی بکە هەموو کەسێ ڕازی بێ لە دەستی ئەسیڤێت کە مژدەی کۆبابە قوتابی تهیئ کەت نەفسیەن بۆ خواندنێ بۆ مەکتەبێ يعني خاصة ورزي نوي خواندني از حسكم ديكوباب أركي أجكو ديكوباب أركيوان زياترش ما مستا يعني چند تلقى القطابي بكي چند تلقى الكوريت خو عيالي خو بكي چند تلقى الوان بي هشتا كيما من على نهر نقصاني كان هي لمكتب أبي ديكوباوك ئاگاداری مامۆستاکان ئاگاداری دایک و باوک بکەنەوە جوانترە بە من ئەگەر بێت و هەفتەی جارێک تەلەفۆنات هەبێ لە بین مامۆستا و دایک و باوک کە ئەم مامۆستایە بزانێت معلوماتی ئەم مناڵە بەو دایک و باوکانە بڵێت ئەو دایک و باوکانش لە هەمان کاتە سەیرەکەن بزانن چی نوقستانیەک هەیە دەربارەی مناڵەکان بتوانن لەگەڵ مامۆستا تاوتوی بکەن و با هەماهەنگی بە هەردوولا بتوانن پێداویستی هەم مەکتەب و هەم ماڵ پێکەوە چارەسەر بکەن.